خورمات و یەکێک لە ناوچە دابڕاوەکانی کوردستانە و ڕێژەی دانیشتوانەکەی نزیکەی 200,000 کەس دەبێت. ئەم هاوڵاتیە دەڵێت هەموو خەونێکمان گەیشتنە بەسەر بەخۆیی کوردستان، بەڵام لە خورماتوودا هیچ زەمینە سازیەک نابینم بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم. ئەم شارە شارێکی فرەنەتەوەیە، بێ زەمینە سازیمان بێ، ئەمە بتوانین لایەنی تر ڕایکێشین، خەڵکی تر قەنەعەت پێ بکەین بۆ ئەمە بەستە. بەڵام بەداخەوە ناوچەی دووس خورمات و هیچ زەمینە سازیە نەکراوە، بەڵکو نەکراوە، ئاگدار نینەوە لە ڕێفرەندۆم کەسیش ئاگدار نەکراوەتەوە، هیچ حیزبێکیش هیچ مەسئولێکی بنکەش ئاگدار نەکراوە. بەداخەوە ئەگەر بەم سیاسەتە حکوومەتی هەرێمی کوردستان پیلانی هەبێ بۆ ڕێفرەندۆم لە خورماتووە، بەداخەوە سەرکەوتن ناهێنێ. داواکارم لە بەڕێزیان زەمینە سازی بکەن. بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە شارەکەش هۆشداری لەوە دەدات بەو دۆخی ئێستاوە ئەنجامدانی ڕیفراندۆم لە خورماتوودا چارەنووسی قەزاکە دەداتە دەست قەدەر و هەڵدێرەوە. پێم وایە لاوازترین حەڵقە بۆ ڕیفراندۆم لە ناوچە کێشە لە سەرەکانە شاری دووس خورماتەوە، چونکە ئێمە لە ڕابردووەوە جگە لە شەڕی داعش و ئەو کێشانەی کە لەم سنوورانە ڕووی داوە، یەکێڵ و شەڕی حەشدی شەعبیشێکی لەوانە بوو کە دۆخی ئەم شاری تێکداوە. بۆیە ئاسان نییە بڕیار بدرێت لەسەر ڕیفراندۆم لە شاری خورماتوو و ئەگەر بکرێتیش ناتوانانی زمانی ئەو بکەی کە سەرکەوتووە بێ. بۆیە لە حاڵەتیشە کە سەرکەوتوو نەبوو جارێکی تر ئەم ناوچانەکە ئێمە ناوچەی کێشە لەسەری پێڵێن لەوانەیە ببێتە بەیانوویەک بەدەست حکوومەتی عێراق و لایەنەکانی ترەوە کە ئەمە شارێکی عێراقیە و لەوەش دەربچێت کە ئەمە ناوچەیەکی کێشە لەسەرە. قایمقامی خورماتوو دەڵێت تەنها لە ڕاگەیاندنەکانەوە باسی ڕیفراندۆممان بیستووە و هیچ لایەن و دەستەیەکی حکومی و حەزبی کوردستان بۆ ئەو پرسە سەردانی نەکردوین. تا ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کایبینی لە ڕاگەیاندنەکانە باسدا پرسی ڕیفراندۆمەکرێت، تا ئێستا کە ئێمە لیژنەیەک یان لایەنێک هیچ ئاگداریش نەکراینەتەوە و هیچ ئامادەکاریەکیش نەکراوە. من ڕیفراندۆم پێم وایە بێ پرسێکی وە ئاسان نییە، هەرچەندێ مافێکی سەرەتاییە، مافێکە بۆ هەموو هاوڵاتیەک لە هەموو شوێنەکە مافێکی سەرەتاییەکە بکرێت، بەڵام چی کراوە؟ من لەوانە پرسم چی کراوە، کێ هاتووە، کێ پرسیاری کردووە، چی بەرنامەدا ڕێژەیەکی بۆ کراوە، چی ئەرزیەتێکی بۆ خۆش کراوە لێراکە کە کاری لەسەرا بکرێ. بۆیە ئەم پرسانە ئەبێ هەمووی بێداچات چوونی بۆ بکرێت و هەوڵی بۆ بدرێ و بەرنامە و کاری تایبەتی بۆ بکرێت. بە پێی زانیارانی کورتسات نیوز لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەوە دەستی کەوتووە لە خورماتوو و ناحەکانی سلێمان بەگ و ئاملی 114,942 کەس مافی دەنگدانیان هەیە کە لە کورد و عەرەب و تورکمان پێک هاتووە و بۆ ئەوەی ڕیفراندۆم لە خورماتوو سەرکەوتوو بێت دەبێت ڕێژەی لە 160 دەنگدەرانی ئەو کەسانە بەدەست بهێنن تاکو چارەنووسی خورماتوو نەکەوێتە مەترسیەوە لە کاتی ئەنجامدانی ڕیفراندۆمدا. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.